سڵاوتان لێبێ بیانیتان باش زۆر خۆشحاڵم ئەم بەیانە لە دەستپێکی ڕۆژێکی نوێ لەگەڵتانی و بە هیوام ڕۆژێکی زۆر باشتان هەبێ کەشێکی زۆر جوان بۆ هەموو ماڵێک ڕەخسا بێ. ئەم بەیانە لە پرۆگرامی بیانی 24 وەکو ڕۆژانی ڕابردوو لەگەڵتانین بابەتی جیاواز بابەتی سەرنجڕاکێشمانەیە. هەندێک لەو بابەتانە پەیوەستە بە وەفای تۆ چۆنە تەنانەت بۆ باڵندە و ئاژەڵ و چۆڵەکەکانیش. هەندێکی دیکە پەیوەندی بە تەندروستی و لە شڕێکیمان هەیە بە دەستپێکی ڕۆژمان هەیە پێویستە چی بخۆن بۆی وزەیەکی باشمان هەبێ و خواردنێکی تەندروست و وزەیەکی باش وەربگرین. لە هەمان کاتدا ئێمە مرۆڤ سروشتی وایە بەردەوام حەزی بە خواردنی خۆشە. یەکێک لەو خواردنە خۆشانەی کە مرۆڤ بەردەوام چاوی لەوێ لەسەر سفرە و خوانەکانی هەبێت خواردنی گۆشتی ئاژەڵە. گۆشتی ئاژەڵیش نرخەکەی بەرزە، بەڵام ماوەکە گۆشتی سوور خەریکە، ینی لەگەڵ هاوڵاتیان دەوێت خۆی بگونجێنێ. لەسەر مەش قسە دەکەیت بزانین ئێستا نرخەکەی چەندە، خەڵک چەند ڕۆژانە گۆشت دەکڕێت. بەڵام سەرەتا با بزانین ناونیشانەکانمان چیتری تێدایە، هەر ئەوەندەی یان شتی دیکەمان هەیە. بەهۆی هێڵانەی چۆڵەکە و کوختیەوە دوکاندارێکی ناوچەی خەلیفان 15 ساڵە دوکانەکەی بەکراوەیی بەجێ دێڵێت. توێژینەوێکی نوێ ژەمی بەیانیان بە مەترسی تەندروستی دەزانێت. قوتابیانی کەرکووک فیستیڤاڵی زمانی کوردیان ئەنجامدا. هەمومان لە لای خۆمانەوە حەزمان بەوەیە هاوڕێتی کەسێک بکەین کەسەکە بە وەفا بێ و ئەو کەسەی بەرامبەریشمان ئەو چاوەڕێی لە ئێمە هەیە کە ئێمە وەفای بۆ بنوێنین. بەڵام ئەو کاتە ترۆپی مرۆڤ بوونە کاتێک بەرامبەر مرۆڤنا بەرامبەر چۆڵەکەیەک تۆ وەفا دەنوێنی. هاوڵاتێکی چێڵساس یان کێڵساس کە فرۆژگای سەرەکی لە ڕواندزە ماوەی 15 ساڵە لقێکیشی لە شارۆچکەی خەلیفان کردوێتەوە. ئەو ماوەیە کە 10 ساڵ دەبێ بە شەو ڕۆژ دەڕابی فرۆژگاکەی داناخە، هەر بە کراوەی بەجێ هێشتووە. هۆکارەکەشی ئەوەیە چۆڵەکە و باڵندەی کوختی هێلانیان لە بەشی سەرەوەی دەڕابی فرۆژگاکەی ئەم کاسبکارە دروست کردووە. ئەمیش بۆەوەی زیان بەم باڵندانە نەگات و بێلانە نەمێننەوە بڕیاری داوە فرۆژگاکەی شەو ڕۆژ کراوە بێت. ئەم هاوڵاتیە ناوی عەبدوڵڵا وەرتیە، دەڵێت ئەگەر ناچاریش بکرێن بۆ داخستنی فرۆژگاکەم لە پێناو پاراستنی باڵندەکان دەڕابەکان وەک خۆی دەهێڵمەوە و دەرگایەکی دیکە بۆ فرۆژگاکە دروست دەکەم. من ناوم عەبدوڵڵا مستەفا عەمەدە، ناسراوم بە عەبدوڵڵا وەرتی. ئەمە لە ساڵی 91ەوە پیشەی چێرسازی ئەەکەین، چێلی قەبر وەزای دەمبەردی پرۆژەکانی شەنووسین و بەردی دەرگا و پەنجەرەش ئەفرۆشین. بەڵام زیاتر ئیشەکەیمە خۆی لە دروستکردنی چێلی قەبر ئەبینێتەوە. من 33 ساڵە ئەم کارە ئەکەم، بەڵام ئەم لە قەمان لە ساڵی 2009 کردوتەوە. لە سەرەتای دانانی ئەو لە قەشکە لێرەمان کردوتەوە. لەو ڕۆژیەوە دەڕابەکەمان نەینا خوارێ کە دوای مانگەک دوو مانگ زانیمان کە سنوورەکە لە خوای بەزادی و سنوورێکی پاک و ئەمینە، هەر ئەوە لەسەری بەردەوام بووین. لەوانەیە زیاتر لە 10 ساڵە بی خۆم تابعی ئەو هێلانانەشم کرد کە لە ناو دەڕابەکەیان دانا، ئیتر لەوێ بە دوای بڕیارماندا کە ئەو دەڕابە نەخوارێ. ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان داواشمانە بکرێت بە خاتری و باڵندانە دەڕابەکان نەخوارێ. نزیکەی 15 ساڵ ئەو دەڕابەمان نەیناتە خوارێ و زیاتر لە 10 ساڵ خۆم تابعام کردووە کە هێلانەی لە ناودایە، زیاتریش هێلانەکان لە چۆلەکە و لە کوختی ئەوانە دێن ئەو هێلانە لێدانێت. لە ڕووی ئاینیەوە تێکدانی هێلانی باڵندا من پێم باش نەبوو، لەبەر هەندێک بڕیارماندا کە دەڕابە نەینەخوارێ. پاک و ڕاگرتنی ژینگە و دووەمینی جوانی ژینگە ئەوە سەرووی هەموو شتێکە لە ژیاندا. لەبەرەوە ئێمە بڕیارمان دەکەم بە هێلانانە تێک دەڕابەکە نەخوارێ بە خاتری وەی ماڵەکەیان لێ تێک نەچێ، چونکە تێکدانی ماڵی باڵندەیەکیش خۆی لە خۆیدا زۆر گوناحە. لەوانەیە لایەنی ئەمنی داوامان لێ بکە
دەڕابەکان بین نەخوارێ بەڵام ئەو کاتی بیرێکی تری لێکەینەوە کە دەرگایەکی تری بۆ دروستکەین دەڕابەکان دەستکاری نەکەین دەرگای شوشەی بۆ دروستکەین ڕۆژانە بکرێتەوە قەپات بکرێت و دەڕابەکان دەستکاری ناکەین بۆ ئێمە هەمیشە زۆر دڵ ئاسوودەین هێلا هاتوچوونی ئەو باڵندانە بۆ ناو دوکانەکە هەستەکەم هەمیشەش خێر و بەرەکەتیان لەگەڵدایە. لە ڕۆژهەڵاتی کوردستانیش لە شاری کرماشان ڕۆژانی 20 تاوەکو 25 شوبات پێشەنگایەکی گوڵ و گوڵزار لە شوێنی پێشەنگا نێودەوڵەتیەکانی ئەم شارە بەڕێوە چوو تێیدا باخەوانان و بەرهەمهێنەرانی گوڵ و جیا لە پارێزگاکانی ڕۆژهەڵاتی کوردستان و لە ئێرانیشەوە بەشداریان کرد. ڕۆژانی 20 تا 25 شوبات پێشانگایەکی گوڵ و جیا لە شوێنی پێشانگا نێودەوڵەتیەکانی پارێزگای کرماشانی ڕۆژهەڵاتی کوردستان کرایەوە. لەو پێشانگایەدا بەرهەمهێنەرانی گوڵ و جیا لە پارێزگاکانی ورمێ، سنە و کرماشانی ڕۆژهەڵاتی کوردستان و پارێزگاکانی کرمان، مازندەران، جێڵان، زەنجان، قەزوین، قم، ناوەندی و هەمەدانی ئێرانەوە بەشداریان کرد. ونوعی نمایشگاه و استانیل خود کرماشا، مازندران، گیلان، آذربایجان غربی، مرکزی، همدان، کردستان، قم، قزوین و زنجان این نمایشگاه برگزار کردیم. نه گلیل آپارتمانی داریم من، ساکولن داریم من و خاک برگ داریم من، ارای کود و گیاه و تقویتی گیاه داریم من. لەو پێشانگایەدا کە بە مەبەستی برەودان بە بەرهەمی ناوخۆیی گوڵ و جیا و کەمکردنەوەی هاوردەکردنی لە دەرەوە کرابووەوە، گوڵی ئاپارتمانی، سەکۆڵنت و جۆرەکانی دیکەی گوڵ و جیا و تۆوی گوڵ و جۆرەکانی گوڵدان و کەلوپەلی باخەوانی و دەرمان و پەینی گژوجیا نمایش کرابوو. زمینه گلیل آپارتمانی، کاکتوس، گلیل زینتی، پود، سم، نهال، بذر و گلدان و همچنین تجهیزات باغچه‌ای و باغبانی فعالیت کردند و هدف برگزاری این نمایشگاه حذف واسطه‌ای و عرضه محصولات با کیفیت. کردنەوەی پێشانگای گوڵ و جیا جودا لەلایەنی ئابووری و ڕەخساندنی بازار بۆ ساختکردنەوەی بەرهەمی باغەوانان دەرفەتێکیشە بۆ ڕاکێشانی سەرنجی هاوڵاتیان بەلای جوانکردنی دیمەنی شار و ناوماڵ و ژینگەدا. گۆشت خواردنی سەرەکی زۆربەی ماڵەکانە بێگومان ئەوانەی کە ئەوان ناگرێتەوەوانەی کە ڕۆک خۆرن، بەڵام خەڵکی ئاسایی ڕۆژانە لێ خواردنی جیاواز گۆشت بەکاردێنێ، گۆشت دەخوا. جا لە نێوان خواستی هاوڵاتی و لە نێوان نرخ ئەمانە هەموو دەمانەوێت بزانین گۆشت ئێستا چۆنە لە شار و شارزوەکانی هەرێمی کوردستان و ڕەمەزانیش نزیک بۆتەوە لە سفرە و خوانی زۆربەی ماڵەکان دەبیندرێت. هەمووشمان بەرژەمێکی باشی دەزانین بزانین لە شارە جیاوازەکانی کوردستان نرخی گۆشت ئێستا چۆنە و خواستی هاوڵاتی چۆنە. ئەمانە هەموو لەلایەن گۆشت فرۆشەکانەوە وەڵام دەدرێتەوە بۆ مەبەستش پەیامنێرانمان وەردەگرم. ئارام بەختیار و ئاری حوسێن لە ئاکرێ، ئارام بەختیار لە سلێمانی، ئەوە ئارام بەختیار وەستاوە و خەریکی کەباب خواردن و تکە لێدان و ئەو بابەتانەیە بم بەیانە. ئارام بەیانیت باش، ئەمە چییە ئەم دوو شیشە چاکەت داناوە و ماستا و نازانم لیمۆ و پیاز و ئەم بابەتانە؟ هەکاربانیتان باش. وەڵام ئەمڕۆ ڕۆژێکی زۆ ساردە لە سلێمانی، سەرماکەی بێوێنێ و ڕەشە باشی هەیە. جا ئەمڕۆ ڕۆژی خواردنی کەبابە. خۆتوتت ڕۆخۆرەکان ناگرێتەوە، شکر من ڕۆکۆر نیم، بۆیە ئەم بەیانیە هاتوین بۆ لای خاڵە حەمە بۆ کەباب خواردن کە لە سلێمانی هاوڵاتێکی زۆر بەیانیان کەباب و گۆشت و جگەر دەخۆن. ئەگەر نرخەکەشی ئێستا زیادی کردوانی کیلۆیە گۆشت لە بازار لە نێوان 24 تا 25 تا 26 هزار دینارە، بەڵام ئەمە کاری نەکردوتە سەر کەباب خۆرە ڕەسەنەکان بۆی کە بەیانیان نێن کەباب خۆن.
کەباب بە تایبەتی لە سەرما بەم شێوەیە خورێت بە من ئەمایکە لێرە دانیم بە بیبەرەوە و کەبابەکەش دەبێت مەحشی بێ لەگەڵ جگەر ئەبێ ماساوێکی کوردەواریشی لەگەڵ بێت بە نانی گەرمەوە و پیاز و کەرەوز و لیمۆ و بیبەرەتی ژەکەش جا سەرەتا بێت ینی پلێت جگەر بەرین تامی جگەرەکە دواتر کەبابەکە بەم شێوەیە خورە بێ نانەکە بچوو بێ و کەبابەکە ئەبێت لە نانەکە گەورەتر بێ بۆی تاموچێژی کەبابەکە ئەمە فێرکاری کەباب خواردنە ئارەما و ئەمە لە سلێمانی بەم شێوەیە خورێ هەکار ئەمە لەم سلێمانی کەباب ئەبێ بەم شێوەیە بخورێ بێ وڵایەوە بیرە خستمەوە بەلای کاکە حەمەد ترشەکە بێنم بۆی ڕەسەنایەتی کەباب خواردنەکە دەرکەوە خۆشە نابێ بیرت بچێ ئارام وڵای ئەمەنە سەرمایە بڕوا بکە سەرماکەەوە لێکە هەموو شتێکە بیر بچێ باشە نۆشی گیانت بێ ئێوجا باسی نرخی گۆشتمان بۆ بکات جا لەگەڵ تیکە خواردنێکی کەباب دەبێت ماستاوەکەشی لەگەڵ بێ و نرخی کەباب ئێستا لە سلێمانی لە لێوان 3500 تا 4500 دینارە لە شوێنە جیاوازەکان و ئەمەش لەسەر کەباب خانەکان دەکەوێت ینی نرخەکان دیاری بکەن بەڵام لە 3500 دینار و دەست پێ دەکات تا 4500 لە هەنێ شوێنیش بە 5000 دینارە من دەچمە لای کاکە حەما بە هەنێ قسەوخواسی لەگەڵ بکەین کاک حەمە بەیانی و باش دایندان باش بەخێر خۆتە زانی کە تۆ ڕۆژانە لەگەڵ گۆشت مامەڵایەکە ئێستا نرخەکەی گران بووە کاریگەری چۆنی کردوتە سەر کارەکەی ئێوە وەکو کەبابخانەکانی سلێمانی و کاری کردوتە سەر بازار و کاری کردوتە سەرەوەی کە ئێوە نرخەکە لە داهاتوودا زیاد بکەن وڵی ئێستا ماوەیەکە گۆشت بەر و بەرزمەڕ حیوان گران بووە گۆشتە بۆ بە 24000 تا 25 ڕوا زۆر کەس گرانی گرێت تا ئێستا شین بە 3500 بەس لەگەر وا بڕە دوای ڕەمەزان شێگین بە 4000 باس خەڵک معاشەکە بدرێ خەڵک نان هەرە خوا باشە ورێ بە خەڵک بە ناخواردن لەخوا بەزدا بێ باس کاریگەریشی هەیە بەخوا ڕۆژانە ئەم کاتانە من هاتمانی قەرەباڵقتر بوو بەیانیان کە ئێمە زۆر جارهاتی بانیان کە بامانە خوارد وەڵام ئێستا هەنێک چۆڵترە ئەمە بۆ گەڕینتەوە کە نرخ ئێستا بەرز بۆتەوە ناوە تۆز ساردا ئەمڕۆ تۆستر مشتەکەمان دەدای سەعانەوەیەن دای سەعانەوە بە ناخواردن ئێستا ئێوە کە ڕۆژانە گۆشتەکردن ئێستا نرخی بەچەنە لە مەیانەکە کەیکردن لەگەڵ ڕابردووە بۆمان باس بکەین لە مەیانەکە وڵات چۆ بڵێن بەچەنە لە 9 دەست پێکات تا 2 ڕوبع بەزینە قەبان تا حیوانەکەوتە کاوڕجە مەڕجە هەمووی بەسعری خۆی تایبەتمەندی کەبابی سلێمانی چێوە چی و چی بەکارێنن لە کەبابەکەتان کاکە بەڵێ ئێمە ئێستامان حالەن سەپەراسی جۆرەکەی ناسکە لەگەڵ لەبەی بەرخە گۆشتی بەرخارۆڵە لەبەی بەرخ و سەپەراسی بەرخ لە سلێمانی بەم شێوە کەباب بە زۆری هەمووی لە سانەوەی ئەوە بەکارێنێ هۆکاری چیە تایبەتمەندی کەبابەکە چی لێکە ئەمە وڵای کەبابی بەرخ و ئەوە بڵین لەگە سەپەراسۆ ناسک دەرەچێ بۆ گەڕەشە گۆشتێکی خۆش نییە بە سەپەراس و بۆ بیکەی تامی خۆشتر و ناسک کەواگەی زبر دەرەچێ خەڵک تالبێتی زۆر سپاس کە لەگەڵ مابووی هەکار ئەوە وردەکاری گرانبوونی نرخی گۆشتە و وەکو کاک حەمەش باسی کرد کاریگەریەکی ئەو تۆی نەکردوتە سەر بازاڕی ئەوان هەرچەندە ئەگەر نرخەکەش ئەگە گرانتریشی بکەن تەنها 500 بۆ 1000 دینار بۆ شیشێک گرانترە بێت ئەمەش وانی وە کاریگەریەکی ناکاتە سەرەوەی کە هاوڵاتیان نەتوانن ژەمە کەبابێک یاخود شیشێک کەبابیش بخۆن بەڵێ ئارام بەختیار لە سلێمانی و لەگەڵ مامۆی سوپاس ئارام خەریکی خواردنەکەت بە کەشێکی باشتەی بەم بەیانە هەریەک لە پەیامنەرانمان ئاری حوسێن و ئارازەمین لە ڕانیە و لە ئاکرێمانیش ئامادەن ئاری دێمەلای تۆ سڵاوت لەبێ لە ئاکرێ پێم وایە گۆشت تا ڕادێک بەراورد بە ناوشاری هەولێر هۆک سلێمانیش نرخەکەی هەندێک کەمترە ئایا مە بۆچی دەگەڕێتەوە ئاری بۆی کە خەڵکەکە لەم دەوروبەرە خەریکی ئاژەڵدارین و بۆچی نرخی کەمترە هەندێک
بله کار دیاره کو وگاویل آکره ایدی ما قستانا و بازار گوشت فروشان یکری دور آکره اتالیه آجالداری دا دور که دولمند جبر کل گروان آماران ینکومش رو بریا چاندنی ورگرتین بشا سامان آجالی بومدان دیار کرن که آکره خدا نخو زیدتری 650,000 سرین آجال یا ایدی که هجماره که اوسا زیده سر آجالی دوره که هبیتن که واتف دوره هنید دوره که دولمند بیتن نخواست ما اگر که قضا بیتن جبر که آکره خدا نخو توپوگرافیای که سروشتیان که پوانین گله کی باشه جبو خدان کرنا معلومات و خلک به دوریجی هر دکون دواره ایدی کاروان سرکیب تایبتیش جوتیاران آجل خدان کرنا جبو چندی که هم بزانین وگاوه بازار چوایه ایدی خلک چوا قستانا و بازارات کن جبو کرینا گوشتی با چوانه اف جوره گوشتین کدنا و بازار ناکریدا تینا فروتن ین چه جوره آجال نه است خواستم که زیاتر گل گوشت فروشم خواب هم که وایزو قربان گرتم بلیره سپیدا باش اگر ما بحثا بین دی بکی وگاوه بازار چوا روش چوایه ایدی معلومات ول ویرا هلویستین چجوره معلوماتم بحثا بین دی دعوا قول کی خمولی منطقه است منطقه نهلیت کرم راس العین کرم بس کردی سرجت کم دیگه سرجینا کم اوش مثلا کاوره و گیسکا کاوره و گیسکا گیسکه پاره و گیسکه 7 ساله و کاوره پاره 7 ساله اما جوریت حیوانات سرجت کم خری منطقه خمولیه نکی که بگوی بازار چوال آکرد بیشن جهدی مثلا دو کل حولی سلیمانی گوشت گله که گران بویل آکرد بها چوانه چندی دست پیکت حتی چندی و چوانه آکرد دست پیک با سالت پارو پیراری ارزان بس لوی جوی قیرانی گیری وضعی چکمال بلنبونه یا هل 14 های حتی 8 های دو حزا مشتریه و کو سعر 14 و 15 و 16 بس مثلا یه هایدی بیته با صافی دانه به قلبی چورینا خود 80 ده ام 80 ده نه گرانترین کیلو گوشتی گرانترین 18000 علاقه لیره کیلو گوشتی گرانترین گوشت 18000 اما بس برخی ساله و گیسک ساله او فرقای او 6 تا نادی داری تازه که تو مدیتی نداری بوده اسپی که با نوروز و با رمضان دیده داری نخوش تو باش نادی داری اما یه دیگه 14 یا 15 16 یا حتی 70 و 80 در باس نبیاد مثلا 2000 دینار چونه سر کیلو گوشتی دور آکری مرو مالا زورتر نبیا پتر خلقی قیمت نداوید دشتی بله اکید تو وگاوه جارا کسی همانات خدا ند کرد نگه سیب نگه عالم هیرو گر خرمالاتی خدا کن جارا حیوان مثلا یک حیوان دا کریب 200 300 نگه یک حیوان 700,000 چید 600,000 چید 500 چید جوتی حیوانی میلیون اکو 200 300,000 چید از دونه بخوی که شخص خل سوکا رویه بوم یک بزن هات افرودن 535,000 اگر پیچه گرام بونا گوشتی بو آجالدارم باشه یعنی بو خلق جب زانیتن طبعا بو خلقی آجالدار گلک باشه او مستفیدن خلقی دیگهش مستفیده بس لیره چت بیجید لیره زفریته و خلق یعنی چند مالات گران ببید گوشت پیچه گران ببید دی بجنی گوشتی گران اگر تو بیب چیه سوکا حیوانی بری خب ده آجالی تشتیل سبارت گرانیه گوشت حتی را دکی گلک ارزانتر از سبارت بیابی ویگا وی گلک مثلا وقتی که عالم چو سوکی حیوان بخود کرین بو خیر و خیراتا طبعا بالات ارزانتر بود بس ویگا به حالیت مید گوشتی بخرید گوشت گلک ارزانتر تیتا کیلو گوشتی مثلا ویگا به حیوانی که بخرید الوانه کیلو 15-16,000 سی راسید اگر بیت ایرال 2000 خودی بد یا دی رانی بد یا دی برزولی بد یا دی ملی بد گلک بوی ارزانتر رو چیتا تیتا گلک سپاس بود دست خواستم که زیاتر نگی گنگشه بکن است جوار بگرم آخری زیاتر مشتریت و کینه و هر سانج اف گوشته بوچه تیناب کاریان چه جورین خورنا بچک برای تل کامیره بیتن بله خودی افجوری گوشتی اغلب بو مطعم و بکارتی راستی و مشتری بشكل كيما وش بشكل بله اكيد دروت هين اري والله مطعم دروت هين يد منطقي بخوت هين اري والله بونا اوكي قالك بحث قاليه تكرن چه جورين گوشتی بو قاليه تیناب کارینا خودی بو اغلب دربه خمالی کردیه بله او کارت بو قلیه قلیارون انجا حشک چه جوریتوی خودی اغلب یا حشک کارت بله بله سر شو سپاس بوتاجی بله ها کار وقت گوتی تا گوتنی که کم دیمان هجین شام دین دیاره کویدی آخر نو بازاری دا گوشت فروشان سپیده یزوا اول همیان گوشت خو حالا استج بو که بازاری پی بکن و که گوشت فروشات دنا دیار کردن ها کار دیاره کو آخر دی وقت ما گوتی دیو سر آجالان دا دولمند اوی چند دهنی وکری گوشت لاکری راستیجی گلکی گران نبیتن یعنی گل پار وک کاود دنا دیار کردن باشترین جور گوشتی وگو کیلو 18000 کو 2000 دینار چوین سر اوانه جی رنگ گلکی باش بیتن داله که دیگه کارم ویش بیر نکین
یعنی من خو گلک جران سر بو لسر وی چنده هیا کو سالن در باز بود دمام چون ما راپورت لسر آجال هبایا تو چو بعد نوا پوان اند تا چه شوان کار بر وی آجال ندیتن جبر کو هنکی به بها بو بلید ویگاوی اگه کارتو بیچت نوا پوان اند بینی همی کو ظلام البر مرو مالات خراسان بوچی چون که بها کفتی وقتا کو بها جیت کویتن زیادتر جوتیار برای خود دن سر کار آجال داری زیادتر گرینگی پیدن جبر وی چندش مزید با حالات یاب دین دیار کردن کل دور آکریدی یا دولمند بیاوه آجال داری داف گوشت کود نوا بازارش تفروتن همی خمالی دور آکری و کوان گوتی کو کیلو 13000 دست پید کرد حتی کو 18000 دینار دیف جوری گوشتید مین تبع عارف حسين سپاس بۆ تۆ لە ئاکرێ و لەگەڵمان بووی بگومان کاتێک باسی گۆشت دەکرێ خەڵکێکی زۆری شەوانەی کە سەردانی ئاکریان کردو بیریان بۆ قەلیەکەی هەردەڕوا سپاس بۆ تۆ لەگەڵمان بووی بەم بەیانیە ئەم جارە بزانین لە ڕانیە باس و خواسی گۆشتی هەیە ئاراس ئەمین لەگەڵمان دەبێ ئەمڕۆ هەر سێ پەیامنێرەکانمان ئارام و ئاری و ئاراس هەرسێکیان پیتی یەکەمی ناوەکانیشیان ئایا هەرسێکیشان خەریکی گۆشتن و هیوادارم دوای ئەوەی کە ڕاستەوخۆکەتان تەواو و پەیامەکەتان گەیان گۆشتێکی باشش بخۆن ئارا سڵاوت لێبێ لە ڕانیە نرخی گۆشت چۆنە ئاراس دەنگت ناگاتە لای ئێمە ئەگەر هەوڵ بدەی ئەم کێشە هەیە چارەسەری بکەی باشتر دەبێ لە باسی گۆشتمان کرد لە سلێمانی نرخەکەی بەرزترە بێگومان لە هەولێریش بە هەمان شێوە نرخەکەی بەرزترە بەڵام لە ئاکری ئەوەی کە ئاری بە ئێمەگەیان نرخی بەراورد بە شارەکان نزیکەی 5 بۆ 6000 کەمترە دەگەڕێمەوە ئاراس لای تۆ هەکار لە 10 ساڵی ڕابردوودا دەکرێت بڵێم کە بەراورد بە سنتەری پارێزگاکان نرخی گۆشت لە سنووری ئیداری ڕاپەڕین هەرزانتر بووە بۆیە لە ڕابردوو خەڵکێک ئەگەر بە میوانی هاتبە ڕانیا لە هەولێر لە سلێمانی لە ناوچەکانی دیکە لە سنووری قەرەنیاغا و کانیماران و ئەوانە لەبەرەوەی ژمارەیەکی زۆر دوکانی ماست فرۆشی لێ ئەگەر لێ ماستیان کڕیبە ئێستا لەبەرەوەی لێرە گۆشت هەرزانە گۆشت دەبنەوە هەر بۆیەشە لە ئاراس کێشک لە دەنگەکەت هەیە بەڵام بەشێک لە پەیامەکەت گەیشت لەوەی کە جارە ناو خەڵکانی کە دەهاتن بۆ دەڤەری ڕاپەڕین خەڵکی شارەکان هەولێر و سلێمانی هەموو ئەمانە لەگەڵ خۆیان هەوڵیان دەدا کە هەندێک گۆشتیش ببەنەوە نرخەکەی هەرزانتر و بە هیوام لە سەرجەم شار و شارۆچکەکان یاریمی کوردستان نرخی گۆشت هەرزانتر بێ بۆی خەڵک بتوانێت بیکڕێت لە خواردنەکانیان بەکاری بێنێ لە هەمان کاتدا مانگی پیرۆزی ڕەمەزانیش نزیک دەبێتەوە بۆ سفرە و خوانەکان گۆشت گرنگە و دەبێتە ژەمی سەرەکی زۆربەی ماڵەکان. باسێکی دیکەمان هەیە باس لە نانی بەیانیان دەکەین یاخود لە زۆر شوێن پێی دەگوترێت قاوەڵتی هەتاوەکو ئێستا هەمومان هەر پێمان وایە کە خواردنی بەیانی وزەی ئەو ڕۆژەت بە تەواوی پێدەدا پەیوەستە بۆی کە تۆ چی دەخۆی خواردنەکی باش یان خواردنەکەت وەکو پێویست نییە پێشانگای قاوەڵتی تایبەت بە نانی بەیانی لە ئەنقەرە بەڕێوە دەچێت ئامانجی پێشەنگاکە زیاتر ئاشنابوونی هاوڵاتیانە بە کولتوری خوانی نانی بەیانی لەم شارە و بە تایبەت لە شارە جیاوازەکانی باکووری کوردستان و تورکیا کە بە خواردنی بەیانیان بەناوبانگن بەشێک لە بەشداربووانی پێشەنگاکە کوردی باکووری کوردستانن و بەرهەمەکانیان نمایش دەکەن بریتی بوون لە هەنگوین و بەرهەمە شیریەکان بە تایبەت پەنیر و قەیماخ. پێشانگای نانی بەیانیە لە ئەنقەرە دەرفەتێکی باشە بۆ ناساندنی بەرهەمە جۆرا و جۆرەکانی ناوچەکانی دیکەی تورکیا و باکووری کوردستان ئامانج گرنگیدانە بە خواردنی نانی بەیانی و نیشاندانی ئەو بەرهەمە خۆماڵگانەی تاموچێژی جیاوازیان هەیە بە پێی دابوونەریتی شارە جیاجیەکان. لە پێشانگاکەدا هەنگوینی تایبەت بە شاخەکانی جوولە مێرگ و چەندین بەرهەمی دیکە نمایش دەکرێت کە گرنگێکی زۆری پێدەدرێت بۆ سەر سفرەی نانی بەیانی. جوولە مێرگی هاتینە ئەم هاتن ماش هەنگیڤینە سەکتۆرەمانسا هەنگیڤینیە گەنەلدە هەنگیڤینین مێ چێت شەمزدینانە یە زانت زۆر تەنزانت ئەمژینان ئاماجەمە تەنت بشی ملەت بکەن
ئاماجە من بزانن خەل هەنگیڤینی خۆش بخوات یا ئەسلی بخواتن یعنی ئاماجەمە تەمامەن ئەوە باشقا تاهینەمەیە چەلێ هەیە و پەنیر هەیە جەویزی سوژەغەژان بخوات چێتکەن مەسەلا ئەوژی چوقور جای ئەوەیە یعنی طوبیان gelek kevne aşemeci aşebeyiye ev obez zıvrıtın özellikle ebeye axavan da çi gübra ilaç navdanine tahine bxada çıtış navdanine mıtak kunci bxaya kunci metinati beğencetinati hengivine tahine savku hajiyona ev nehim metinati خەڵکی مەیان قەیج بلە ساوامە بدەتن. نانی بەیانی گرنگترین ژەمی خۆراکی تورکایە و جۆراوجۆر و دەوڵەمەندە. هەر شارێک نانی بەیانی تایبەت بەخۆی هەیە. ئەمە شوای کردووە سەردانی کەران بە تامەزرۆییەوە سەردانی پێشانگاکە بکەن. تەنانەت بەشداربووەکانیش ئەزمموی نوێیان دەست دەکەوێت کە یارمەتی دەریان دەبێت بۆ باشتربوونی پەیوەندیەکانیان و ئاڵوگۆڕی بەرهەمەکانیان. فارقی یۆخ هەمە ناینە. نرخەکان لەگەڵ بازار زۆر جیاوازی نییە بەڵام تازە و بەتامن. جیاوازەکە ئەوەیە لە مارکێتەکان ئێمە ناتوانین تامیشتەکان بکەین بەڵام لێرە دەتوانین شتێکی جوانە. Yani güzel. Gözleme ve lahmacun çıkartıyoruz. گوێزلەمە و لەحم بەعجین دروست دەکەین. لەناو خواردنەکانماندا مادەی گلوتینی تیانە. بۆیە هەوڵمانداوە بەبێ گلوتین خواردن دروست بکەین بۆ کەسانشیانەوێت کە ڕێجیم بکەن زۆر باشە لەگەڵەوەشدا تامی خۆشە وەکو خواردنی ئاساییە. لە تورکیا و باکووری کوردستان گرنگیەکی تایبەت دەدرێت بە نانی بەیانی و هەر شارە و شێواز و نەریتی جیاوازی خۆی هەیە بۆ خواردنی نانی بەیانی. ساڵانش لە ڕێگەی ئەم جۆرە فستیواڵانەوە یارمەتی دەرێکی باش دەبن بۆ بوژانەوەی ئابووری و هەروەها کەرتی گەشتیاریش. ئەفسانە شاه محەممەدی کوردستان 24 ئانکارا. هەر لەسەر خواردنی بەیانی یاخود ژەمی بەیانیان دەمێنینەوە کە لە لای زۆر بەمان ژەمێکی سەرەکی و جێگیری ڕۆژانەمانە بەتایبەت ئەوانەی کە بەیانیان زوو لە خەو هەڵدەستن ناچارن خواردنی بەیانی بخۆن. زۆربەی ڕێکخرا و ناوەندە زانستی و تەندروستیەکانی جیهان باز لە سوودەکانی ئەم ژەمە دەکەن و نەخواردنی بە هۆکاری چەندین نەخۆشی دەزانن بەڵام لە بەرامبەردا چەند سەرچاوی دیکەی تەندروستیش هەن پێچەوانەی ئەم توێژینەوە و بۆچوونانە دەدوێن کە هەندێکیان دەڵێن مەترسیدارە نابێ بخورێت و هەندێکی دیکەش دەڵێن هیچ سوودێکی بۆ جەستەمان نییە. ژەمی بەیانی لای زۆرینەی خەڵکی جیهان ژەمێکی سەرەکیە بەڵام خەڵکانێکیش هەن چ بەهۆی ئارەزوو نەکردن یان خەوتن و کارکردنەوە ئەو ژەمە ناخۆن. زۆربەی ڕێکخرا و ناوەندە زانستی و تەندروستیەکانی جیهان باس لە سوودەکانی ئەو ژەمە دەکەن و نەخواردنی بە هۆکاری چەندین نەخۆشی دەزانن بەڵام چەند سەرچاوەیەکی دیکەی تەندروستیش هەن کە پێچەوانەی ئەو توێژینەوە و بۆچوونانە دەدوێن. بە گوێرەی توێژینەوەی ڕێکخراوی CDC ئەمریکی نەخواردنی نانی بەیانی زیان بەلەش دەگەێنێت و بە تێپەڕبوونی تەمەن مەترسیا تەندروستیەکانی دەردەکەوێت. ڕێکخراوە ئەمریکیەکە مەترسیەکانی نەخواردنی نانی بەیانی بەم جۆرە وەسف دەکات: توشبوون بە نەخۆشیەکانی دڵ، توشبوون بە شەکرەی جۆری 2، زیادبوونی کێشی لەش، تێکدانی باری دەرونی، زیادبوونی ژانەسەر، هەڵوەرینی قژ. پێگەی DW ئەڵمانی توێژینەوەی چەند زانایەکی وڵاتەکەی بە پێچەوانەی زۆرینەی ڕێکخرا و ناوەندە تەندروستیەکانی جیهان بڵاو کردووەتەوە کە بە گوێرەی ئەنجامی توێژینەوەکەیان ژەمی بەیانی ترسناکترین ژەمی ڕۆژە و بەمە ترسیدارتر لە جگەرەکێشان وەسفی دەکات. لەلایەکی دیکەوە گۆڤاری ئەمریکی بۆ بەرنامەی خۆراکی لە راپۆرتێکدا ئاماژە بەوە دەدات خواردنی نانی بەیانی یارمەتی لاوازبوونی کێشی جەستە و سوتاندنی کالۆری نادات بەڵکو نەخواردنی باشترە و وا دەکات چەوری جەستا بتوێتەوە. جیاواز لەو توێژینەوە و بۆچوونانە زۆرینەی هەرە زۆری زانایانی بواری پزیشکی کۆکن لەسەر ئەوەی خواردنی سێوێک لە بەیانیاندا سوودێکی زۆری بۆ تەندروستی جەستە هەیە. ئەمەش دەری دەخات باشتر وایە لە سەرەتای ڕۆژێکی نوێماندا گەدەمان بە بەتاڵی نەهێڵینەوە و نەیخەینە چاوەڕوانی تا کاتی ئامادەبوونی ژەمی نیوەڕۆ. سوود و زیانەکانی خواردنی ژەمی بەیانیان تەوەری ئەمڕۆی پرۆگرامی بەیانی 24 دەبێت لەگەڵ بەڕێز دکتۆر بەدر قادر سورچی پسپۆڕی ڕۆکی پزیشکی گفتوگۆ لەسەر ئەم بابەتە دەکەین بزانین
لە لای بەڕێزیان خواردنی بەیانیان گرنگە بخورێ یان بە تەندروستی نازانی دکتۆر سڵاو دەبێ و بەخێر بێ سەلاو دەی بەخێر سفرە خوانێکی جوان دانرایە بەم بەیانیا با لەوە دەست پێ بکەین ئەو خواردنانێک کە تەندروستن بەیانیان ئەم خواردنانن کە من لەسەر ئەم مێزە دەیبینم بەڵێ سەرەتا بەناوی خوای گەورە طبعاً ئەو خواردنانێک کە لەسەر سفرەکەمان هەیە دەتوانین بڵێن باشترین خواردن و تەندروستترین خواردن کە ئێمە پێویستمان پێیە کە بەیانیان بیخۆین بەڵێ مەرجیژنی هەمووی بخۆین ئەتوانین چەندانەیەکی لێ بخۆین بەڵام باشترین خواردن ئەو خواردنانەیە کە ئێستا لەبەر سفرەکە دەیبینین ئەوەی کە زۆرترین وزە بە مرۆڤ دەدا بەیانیان بە بڕوای تۆ لە نێوان گوێز و ئەم خورمایە و زەیتون و تەحین و هەنگوین و ماست و ئیترنیسک و هێلکە و ئەمانە کامیان زۆرترین وزە بە مرۆڤ دەدا بەیانیان خۆی باشترینیان گوێزەکە خورما تەحین لەگەڵ شیر ئەو چارە بەیەکەوە بخورێ ئەو کەسە مەسەن کە ئەو چارە دەخوا مەسەن بۆ منە گوێزەکە دەینی گوێزەکەی ناو خورمایەکەی دادەنێ بە تەحینی دەکا لەگەڵ شیر دەیخوا طبعا لە 3 دنک تا 7 دنک ئەو کەسە لە ڕۆژێکدا کە ئەو خواردنی سەرەکی بەیانی بیتن ئەو کەسە لە ئیش و کاری ئەگەر کەسێکی با بڵێن کاسبکار بوو ئیشکەربی ئەگەر کەسێک قوتابی بی ئەگەر کەسێک مامۆستابی ئەگەر کەسێک با بڵێن جوولەی هەیە وەرزش وان بی لەو ڕۆژە کەسێکی ئاکتیڤ کەسێکی چاڵاک کەسێکی هەشیار بێ ئەوەی وزەی تەواوی وەرگرتیا و نەک وزەی تەواوی وەرگرتە زۆربەی پێداویستیەکانی لە ڤیتامین و لە مینەڕەلەکان وەرگرتیا یعنی ئەوەی کە جەستە پێویستی پێیەتی لە 24 کاتژمێر هەمووی تێدایە یعنی حتا تەنانەت کاریگەری باشی هەیە لە بۆ ئێوارەکەش یعنی کە ئەو کەسە کە شەو دەخەوی خەوێکی خۆشی لێ دەکەوی لە بەرەوەی بۆ کەسانش باشە ئەوانەی دیانەوێ خواردنیان کەم بکەنەوە یان لە نێوان 3 ژەمێک بخۆن یان 2 ژەم بخۆن بۆوانیش باشتر ینی خۆڕاگریان باشتر دەکات خۆی ئەگە کەسێک بێ ڕێجیم بکاتن سبەینان خواردنێکی باش لەو خواردنە بخوا تا ئێوارە برسی ناوی ئەتوانی ئێوارەش بە سەوزەیەک یان بە میوەیەک خۆی تێر بکاتن کەواتە ئەو کەسە بە دڵنیاییەوە من دەڵێم ئەوەی کە بەیانی ئەو خواردنە دەخوا تا عسر تا مەغریب لەوانێ برسی نەبیتن خاستن ئەگەر هاتو مەسەلەن بگاتە 7 دنک مەسەن 7 دنکە خورما گوێزی تێکا لەگەڵ خورمە لەگەڵ بەرداغە شیرێکا بیخوا لەبەرەوەی چووکە وزە بەخشێکی زۆری تێدایە و هەروەهاش پێداویستێکی زۆری لە با بڵێن دەستە تێدایە دکتۆر بەدر ئەم سفرە و خوانە جوانەمان لە بەردەما بگومان بەبێت چایی چێژەکەی زۆر کەمی دەبێتەوە بۆ کەسەی کە نانی بەیانی دەخوا بەڵام هەندێکیش پێیان وایە ئەگەر چایەکە لەگەڵ خواردەوە ئەو سوودەکانی کەم دەبێتەوە یان سوودەکانی هەر نامێنێ ئەمە دروستە بەخۆی وا باشە سفرەی نانی بەیانی ئەگەر با بڵێن کەسێک کە بە خاستان کێشەی کەم ئاسنی هەبی کێشەی بێهێزی هەبی کێشەی با بڵێن لە کەم و کوڕی لە با بڵێن لە پێکاتەکان هەبی کە لە ناو دەستەی مەسە ڤیتامینەکانە مەگنسیۆمە یا مەسە کالسیۆمی هەر شتێکە وا باشە چای لەگەڵ خواردن نەخواتن بە تایبەتی نانی بەیانی بۆیە لە دانی لە زیاتی ئەوە شیر بخوا ئەشتوانی چا بخوا بەڵام چای ڕەشنا ئەتوانی چای گوڵەبەی بوون بخوا چای رازیانە بخوا مەسەرەن چای مەلیسە بخوا زۆربەی چایەکە طوبیەکانمان هەیە چای نعناع بخوا چای نعناع و لەیمون بخوا چای زەنجەبیل و نعناع بخوا دەتوانی چایەکی طوبی بخواتن ئەگە حەزی لە چابی لەبەرەوەی چکە چای ڕەش لە ڕووی تەندروستیەوە با بڵێ لەگەڵ خواردنە تۆزێک کێشەی هەیە بە تایبەتی کێشە لە بۆ ئەگەر چایەکە بەبێ شەکلیش بێ هەر کێشەی هەیە پەیوەندی بە شەکلەوە نییە پەیوەندی بەو فینۆلی کۆمپاوندانەی کە ناو چایەکە هەیە وا دەکاتن ڕێگری دەکات لە هەڵمرژینی مادەکان هەند ئەو مادانی کە پێویستمان پێ زۆر جار ڕێگری لە مادەی ئاسنەکە ئاسن کە پێداویستێکی ڕۆژانەی خەڵکە ئەبێت تۆ ڕۆژانە ئەبێ ئاسن بخۆی لەبەرەوەی چکە بەشداری لە دروستکردنی خوێنەکە بەشداری لە سوڕانەوەی خوێنەکە زۆر باشە دکتۆر بینیمان بم بەیانە یەکێک لە پەیامنێرەکانمان ئارام بەختیار خەریکی کەباب خواردنەوە خەڵکێکی زۆری وەساون سڕێیان گرتە بۆی کەباب و تکە و جەرگ و ئەم بابەتانە بخۆن ئەمانە بۆ بەیانیان خواردنی دروستن باشە دەکرێت خەڵک بیخوا بەخۆی ئینسان هەر شتێک لە بەیانی بخوا لەبەر ڕۆژێکی درێژی لە بەردەمدایە سەرفی دەکا یعنی هەستا مەسەرەن تۆ مەسەرەن بەیانیان تکە دەخوایان کەباب دەخوایان لە هەولێر وا بابە سەر و پێ دەخوا ئاساییە بەس ئینسان زۆر نەخوا
ینی ئینسان گرنگ ئەوەی زۆر نەخواتن بەڵام کە نانی بەیانی تۆ هەر خواردنێکە دەخۆی حتمما ئیسیفادەی لێ دەکات لەبەرەوەی چکە لەسەری ناخەوی لەبەرەوەی ئەو کەسە ئەچێ بەرەو ئیش دەڕوا دەستە مەسەلەن ژیانکردن بۆیە لەو کاتێک کە ئینسان ئەو خواردانەش دەخوا زۆر ئاساییە لەبەرەوەی چووکە سەرفی دەکات بەڵام ئەگەر بێت و ئەو خواردنەبی باتە ئێوارە کێشەی بۆ دروست دەکات باشە ئەمە تا کاتژمێر چەند بە خواردنی بەیانی دەزانین ینی ئەگەر بووە سەروی کاتژمێردەوە ئەوانە هەر ناوی لێ بنین خواردنی بەیانی یان لە خواردنی بەیانی چۆتە دەرەوە بەخۆی هەتا دەوری 11 شهر بەیانە لەبەرەوەی چووکە بە پێی ئیشی خەڵکەکە دەگۆڕێ هەیە لەوانێ شەو تا 12 ئیشەکە تەبعەن سەعات دەی بەیانی بەیانی دەخوا زۆر ئاساییە ئینسان تا بەڵام نەک ئەو سەعات دەنانی بەیانی خوارد سەعات 12 سفرەی دانیشتەوە یان سەعات 1 بەستی میشەوەیە ئەخ ئەوە نابێ کە مادام نانی بەیانی کە تاخیر کرد ئەبێ نانی نیوە ڕۆژ تاخیر کە بیبێتە بەلای ئێوارە ئەی بیباتە 4 و 5 ئێوارە زۆر کەسی وا هەیە ئەی ئەگەر کاتژمێر 6 بۆ هەفتی بەیانی یان ئەو پەڕی 8 خەریکی نان خواردن بێ ئەمە سوودەکانی باشتر و جیاوازتر نیە لەوەی کەسێک کاتژمێر 11 نانی بەیانی بخوا هەر خۆم من نازانم ناوی لێ بنم نانی بەیانی یان نیوەڕۆ بەڕاستی خۆم شخصی خۆم لە هەموو تەمەنم لە کاتژمێر 6 تا 8 نانی بەیانی دەخۆم هەر هەموو تەمەنم وا بووە هەتا تەنانەت جومعانیش ئەین لە 6 بەیانی تا 8 بەیانی یعنی 6 دەخۆم 6 و نیو 7 و نیو 8 جاروبار دەگاتە نوۆی یعنی جاروبار ینی لە مانجێ جارێک ئەوها ئەگەرنا هەر خۆی تا ئیمەنانی بایلەکە من لە بینی 7 و 8 لە بینی 6 و 8 ینی باشترین کاتە لەوەی ئینسان سوودی لێ ببینی لەبەرەوەی ئینسان پێویستی پێ لە خەو هەڵدەستی مثلا 8 ساعت 9 ساعت نووسە یا با بڵێن 12 ساعتە هیچی نەخواردیە دەستە پێویستی بۆ خۆراکەیە و طبعا کە باشمان کرد ئەو خۆراکانە کە لەنانی بەیانی لەبەرچی باشە لەبەرەوەی سووکە لەبەری زوو هەڵدەمژێ زووش با بڵێن دەگاتە جەستە مەسە خورما یەکسەر کاریگەری ڕاستە خۆی دەبی لە بۆ مێشک هەتا دەتوانین ئەو ژەمە خواردنە بۆ پاشیش بەکاربێنی زۆر باشە تایبەت بە تەمەنە جیاوازەکان گەنجێکی تەمەن 20 ساڵە لەگەڵ پیاوێکی تەمەن 6 بۆ 7 ساڵە بێگومان لە ڕووی تەندروستی و لە ڕووی هێز و بازوە لە ڕووی ماسوولکە و لێدانی دڵ و هەموو ئەمانەی جیاوازی هەیە دەکرێت ئەمانە هەمان خواردن بخۆن بەیانیان یان پێویستە خواردنی تەمەن بۆ تەمەن جیاواز بێت بەخۆی هەندێک خواردنمان هەیە دەتوانین لە هەموو تەمەنێک بخۆین وەکو خورما ئەوەی کە تازە باسم کرد گوێز خورما تەحین شیر یا ماست چکۆزەکە هەیە کێشەی قۆڵۆنی هەیە ناتوانانی شیر بخوا ماست یعنی لە منداڵێکی 1 ساڵی تا 100 ساڵی ئەگەر بێت و ئەو چوار خواردنێک کە تازە باسم کرد بیخوا هیچ کێشەیەکی نییە تەنانەت ئەگەر زەختیشی هەبی ئەگەر شەکرەشی هەبی بەس ئەوانی شەکریان هەیە هەوڵ بدەن ئەنیکە تەمەنیان هەیە شەکریان هەیە لە 3 خورما تێنەپەڕی ئەگەر نەگوێزەکە نە شیرەکە نە تەحینەکە هیچ کامێکیان کێشەی لە بۆ شەکرەش نابیتن بەڵام دەشتوانین مەسەلەن بابلن لە تەمەنی کەمتر دەتوانی هەنجوین لەگەڵ بەکاربێنین زۆر جاروەیە مەسەلەن کەسێک حەزی لە بابلن کەسێکی ئاکتیڤە ئیشی زۆرە کاری زۆرە ئەتوانی هەنجوین بەکاربێنی هەنجوین دەتوانانی مەسەن حەزی لە خورمانی هەنجوین بەکاردێنی گوێز و هەنجوین لەگەڵ تەحینا بیخوا یان زۆر کەسی وا هەیە لە زۆر مەسەن لە وڵاتە عەرەبیەکان وا بە زۆر جار خورما بە هەنجوین دەکەن بەڵام کەسێکی ئاکتیڤ هەتا بۆ مەسئلەی بابلێن پیا و ئافرەتیش کە لە ڕووی جنسیشەوە ئەگەر ئەوە خواردنیان بی لە ڕێی جنسیشەوە هیچ کاریگەرییان لەسەر نابی ینی ئەگەر کەسێک ئەو خواردانە بخوا ئەوە دڵنیای دەکەمەوە کە لە ڕووی جنسیشەوە ناکەون و هەروەها طبعا ئەو خواردانە لە بۆ هەتا لە بۆ مێشتیش مەسەلەن ئەو کانی ئەوانەی کە لە ژیانیان ئەوە خواردی سەسفریان بی کە تەمەنیشیان بەسەر دەچی ینی ئەوە دەبن هیچ تووشی کێشی ئێسک نابن وەکو سۆفان و ئێسک هێشان و ژانکردن و ئەوانە و هەروەها مەسئلەی زاکری و لە بیرچوونەوە هەتا تووشی زەهایمەریش نابن باشە دکتۆر زۆر جار ئامۆژگاری منداڵان دەکرێت مامۆستان لە قوتابخانەکان یان پزیشکان کە دەڕۆی بۆ لایەن دەدێ بەیانیان کوپێک شیر گرنگە بۆ منداڵان بۆچی کوپێک شیر گرنگە بۆ منداڵان ئایا بۆ گەورانیش هەر گرنگی خۆی نیە بەیانیان شیر لەبەر مەسەلەی بوونی مادەی کالیسیۆمەکەی لەبەرەوەی چکە دائیمەن منداڵ گەشە دەکە منداڵ لە گەورە بوونە لەبەر ئێسچی پێویستی بە مادەی کالیسیۆمە شیریش ماستیش سەرچاوەیەکی گرنگی کالیسیۆمە بۆیە ئێمەش هەموو پێویستمان پێەیە
خۆی ئەگەر دەڵێ ئەگەر ئەوروپیەکان شیریان نەخواردبایە و شەرقەکان ماستیان نەخواردبایە لەوانەیە زۆر بەهێز و دەستەڵات دەبوون یعنی هادائی من ئێسکمان لاواز دەبوو بۆیە ئەمە تعویزی با بڵێن کالیسیۆمی دەستەمان کردیا بە شیر حتى دایکیش ئەو دایکەی کە با بڵێن کە حامیلەیە ئەگەر شیر یا ماست بخوا تەحین بخوا ئەو منداڵی کە لە دایک دەبی منداڵێکی بچووک نابی منداڵێکی با بڵێن کامل دەبی و ئێستیشی بەهێز دەبی لۆ لە بەروی تێر کالیسیۆمە ئەو کالیسیۆمی تەبعاً لە خورماش کالیسیۆم هەیە ئاگادار بە ینی خورماش کالیسیۆمێکی زۆر باشی تێدایە خورمایە ئەگەر شیرە ئەگەر گوێزە بەڵام شیرەکە وەکو پێویستیە ئیسا هەموو کەسێک و پێویستە ڕۆژانە پەرداغەشێگیان بەیانیان بخۆیان پێشنووسن بیخوا پێشنووسیش دەتوانی ئێمە شیر بخۆین زۆر بە گرنگی باسی شیرت کرد تامی بکەین دەکەین ئەوجە بەها لەگەڵ خواردنەکە جیزەکە بیخۆین لەگەڵ وەکو جیزەکە خۆی ئەگەر جیزەکە ئەوها بیشتێنی طبعا تا عەزم لێ تەریقەی خواردنەکەی طبعا هەتا ئێستا لە ژیان هیچ خواردنێک هەنچی ئەو خواردنی ئێستا کە هەیە بە تام نەم خواردێ لە ژیانم یعنی ئەوەی کە تاقیشی کردیتەوە دائما ئەڵێ من خورما احتیاجی خورما هەر خورمایەکیش بی هەیە دەوێت چ نەوع خورمایەک بی کێشەمان لە خورمان نییە بەڵام باشیت بۆ تێناکەم بەرێ وەڵاهی ئەگەر تێکی خراپ نییە ئەوە ئاتە بە خەڵکە بیبینی کە چۆن دەخورێ ئەدە زۆرێکی وا هەیە مەسەن ئەوە ئەویش وەستایی دەوێت خواردن دکتۆر چۆن ئەرێ وەکۆی دەبێت لە خواردن وەستاوی ئەو کەباب خۆرەی پێیان نێرمان تازە بە سماقی لەبیر چوو وە ئەمە زعف بوو باشە ئەوە گوێز لەگەڵ خورما دائما بە تەحین بکرێ با منداڵەکان گەورەکان هەموو فێر بن لەبەرەوەی چونکە خواردنێکی زۆر بەلەزەتە گوێز لەناو خورما بە تەحین بە تەحین بەو شێوازە کە دەیخۆی طبعا زۆر بەتامە چەندی برێ یعنی شیوە دەتوانین لەگەڵ شیر بیخۆی دەتوانین لەگەڵ ماستیش بیخۆی هەیە کێشەی لەگەڵ شیر هەیە دەتوانین لەگەڵ ماست بیخوا زۆر تەبیعیە باشە دکتۆر هەندێک خانەوادە هەنا خێزان ڕەنگە و خۆشمان زۆرزار تووشی ئەمە بووینە بێگومان ئەم سفرە و خوانە بۆ ئێواران بەکاری دێنین ژەمی ئێواران بۆ ئێوارانیش دروستە و هەمان سوودی خۆی هەیە یان کاریگەری خراپ جێ دێڵێ بە دڵنیاییەوە ئێواران با منیش ناوی خوا بێنم بە دڵنیاییەوە ئەوەی سفرەی ئێوارانی بەڵام بە ڕێژێکی کەمتر بیخوا ئەگەر ئێواران کەسێک عینەن گوێز و خورما لەگەڵ تەحینە لەگەڵ شیرا بیخوا جگە لە ڕووی سوودەکەیەوە هەتا کێشەی خەویشی بۆ چارەسەر دەکە هەتا کێشەی خەو لەبەر ئەوەی چکە مادەی مەگنیسیۆمی تێدایە لە گوێزەکەش هەیە لە با بڵێن لە خورمایەکەش هەیە لە هەردووچیان وەلا کونجەکەش هەیە هەردووچیان وا دەکاتن ئەو کەسە طبعا خەوێکی تەندروست یعنی زۆر ئیسراعاتی پێوە دەکا لە ڕووی با بڵێن ڕوحیشەوە لە ڕووی ئیسراعاتیشەوە ڕیلاکسیشەوە بۆیە دەتوانی ئێواران هەر خۆی شیر پێویستە ئینسان شەوان ئەگەر بکرێت خەوی خراپبی شەوان یەک بەرداغ شیر بخوا پێش نووستن شیر یەک لەو خۆراکانەیە کە پێش نووستن ئەوجە هەیە لەگەڵ مۆز دەیخوا طبعا بە هەمان شێوە هەمان سوودی هەیە کە کێشەی خەوتێ دەتوانی یا شیر و مۆز بخۆی یان خیار و ماست وەکو شەربەت بەکاردێت بەڵێ دەتوانی وەکو شەربەت یان توانی وەکو مۆزەکە و شیرەکە بێکەوە باشە دکتۆر تایبەت بە نان و سەمون و ئەو بابەتانە بۆ بەیانیان ئەنی هەیە بەیانیان خەریکی ناوسێریە هەیە خەریکی کولێرە خواردنە هەیە سەمون هەیە نانی تیری خۆمان ئەمە پێم وایە نانی ڕەشە بە نانی جۆ دەچی بەڵێ وایە ئەمە با بڵێ نانە دروستەکەی بۆ بەیانیان بەخۆی لەبۆ بەیانیان ئەمە گرفتمان نییە ینی هەر نانێک بخۆین بەڵام باشترین نانی تیری خۆمانە نانی تیری نانی سادزی ئەگەر جۆش بی زۆر باشتریشە لەبەروی بێت جگەلەوەی کە ڕیشاڵی زۆرە جگەلەوەی کە شەکری تۆزێک کەمترە بەڵام جۆ سیفاتێکی زۆر تایبەتمەندی هەیە لێزانی کاک زۆر تا ئێستا ئەمن ببوورە تا ئێستا سەمونی جۆ یان خواردنی جۆم تاقی نەکردو تۆ نازانم تامیشی چۆن تامی زۆر خۆشە تامی لە نانی سپی خۆشترە نانی جۆ خۆشتر لە سپی تێستێک بکەم نظام باشە ناخۆشە بەخۆی نانی جۆ سیفادەش کەشی هەیە ئەخاستن ئەگەر جۆیەکە فێلی لێ نەکراوی کە جۆبی چوە زۆر داوێ ئەڵێن فێل دەکرێ و ئەوە نازامی ترۆ پەیوەندی بە خودی فڕنەکانەوەیە بەڵام نانی جۆ یەک لە تایبەتمەندیەکانی ئەوەیە هەر کەسێک کە جۆ بەنان بیخوا تووشی کێشەی گورچیلە نابی لەبەرەوەی چونکە یەکێک لە پاکەرەوەکانی گورچیلە نانی جۆیە یان ئاوی جۆیە
حتا مەسەرەن کاتی کەت خۆی دکتۆرەکان کە پزیشکان کاتی خۆی سەردەمی خۆی دایانگۆتە خەڵک با بیرەی بخواتەوە لەو بیرە لە جۆی دروست کرابوو بەڵام ئیتر ئەو دوایی مامۆستایانی ئاینی حرامیان کەتوبا بە نابی هەتا بۆ نەخۆشیش نابێ حرام بەکاربێ بەڵام ئێستا ئاوجۆ پیا بووە یان کابراک مەسەرەن جۆیەکەی ئەکوڵێنی وەکو چادەی خواتەوە هەتا ئاوجۆ لە زۆر شوێنە هەیە بەڵام نانی جۆی یەکێکە لەو بابڵێ نانە باشانەی کە ئیسان دەتوانی بەیانیان نانێک طبعاً پارچە نانێک شتێکی لێ بخوا کاریگەریشی لەسەر نابیتن وەکو نانی سپی نییە نانی سپیمە کە پەچی نییە نانی سپیمە ڕیشاڵی نییە بۆیە کێشەی قۆڵمان بۆ دروست دەکات کێشەی شەکرمان بۆ دروست دەکات کێشەی بابڵێ غازاتمان لۆ دروست دەکات کێشەی قەبزیمان لۆ دروست دەکات بۆیە هەوڵ بدەین نانمان بکەینە ڕەشیان ئەگە گەرمیشمان خوارد گەنمەکە بە کەپەکەوە بی بە توێکڵەوە بی لەبەرەوەی چکە ئەو سوودەی تون دروستی کە هەیە لە گەنمە هەیە لە توێکڵەکەیتی بەڵێ هەموو فایدە توبیەکان ئەنتی ئۆکسیدانتەکە لە توێکڵەکەیتی باشە کاک جۆرە بەیانیان هەیە خواردن ئەو خواردنانە دەخوا کە لە ناو ڕۆن با بڵێن سوور دەکرێتەوە وەکو ناوسێری یان ناوساجی ئەمە خواردنێکی باشە یان ڕۆن خواردن بەم بەیانیە باشە هیچ خواردنێک لە ناو ڕوون سوور دەکرێتەوە باش نییە هەموو خواردنێک کە سوور کراوە هیچ ئیسیفادەیەکی نامی لە زەرری زیاتر ئێمە بە هیچ شێوەیەک لەگەڵ سوورکراوە نینە لەبەرچی لەبەرەوەی هەموو سوورکراوەک کە تۆ ڕوون دەسووتێنی بە هەزاران مادەی فری ڕادیکال دروست دەبێ ئەو فری ڕادیکالەکە هۆکاری سەرەکی دروستبوونی شێرپەنجەیە بۆیە تا بکرێ ئێمە خواردنیان بە برژا بخۆین وەکو تکە و کەباب و مریشکی برژا و ماسی برژاو یان بە کوڵاو بیخۆین ئێستا هێلکە کە دەیخۆی هێلکە بە کوڵاوی بیخۆی لەناو ڕوونی سۆری مەکەوە ڕاستە لە ڕوونی سۆر دەکەیەوە خۆشترە بەڵام سوودەکانی هەونیە بە کوڵاویەکەی باشترە بە کوڵاویەکەی پێویستە ینی مەسەرەن هێلکەش پێکاتێکی سەرەکیە لە خواردنی بەیانیان خەڵک زۆر حەزی لە هێلکە ئێسبێنان بەڵام هێلکەکاتان بکولێنن بە باڵێن بە کوڵایی بابی خۆین هەموو کەسێک پێویستە مەسەرەن ئەگەر ڕۆژەش هێلکە چی نەخوا ڕۆژێک ڕۆژە هێلکەچی بخوا لەبەر ئەویش بە هەمان شێوە سەرچاوی کالیسیۆمە سەرچاوی پرۆتینیشە و سەرچاوی ڤیتامین دیشە ئەمە لە بی نەکەین کێشەی ئەو خەڵکە هەموو ڤیتامین دیە ئەو ڕۆ هەر کەسێک کە دەچێتە لای پزیشک ڤیتامین دی کەمە ڤیتامین دی لە هێلکەی هەیە لە تەحین هەیە لە گوێز هەیە بزانە ئەوانە هەموو ڤیتامین دییان تێدایە کەواتە کەسێک کە هێلکە دەخوا یان گوێز دەخوا یان تەحین دەخوا کێشەی ڤیتامینیشی لە کۆڵ دەبێتەوە باشە کاکتۆر بوونی سەوزۆ میوە لەسەر سفرەی بەیانیان گرنگی سەوزۆ میوە خواردنی سێ و زۆر جار گوێمان لێ دەبێت دەڵێ بەیانیان کە لە خەو هەڵدەستی خواردنێکی سێ و بخۆوە هاوەی کە دەڵێ پێویست بە پزیشک نابی و یان پزیشک نابینی و هەموو ئەمانە ئەمە دروستە ئەسڵ و ئەساسی هەیە ئەم خواردانە گرنگن لە بەیانیان بەخۆی یەکێک لە ئابلێن شتە باشەکان ئیسان کە لە خەو هەڵدەستێ ئەگەر سفرەشی نەبوو هەل هەستا لە خەو کە دەموچاوی شوشت یەکێک لە میوەکان بخوا ئەگەر سێوە ئەگەر پرتەقاڵە ئەگەر خورمایە ئەگەر ترەیە ئەگەر هەنجیرە بە پێی کاتی خۆی بە پێی مەوسمی خۆی لە هەر مەوسمێک چ میوەیەکەی هەر سەسبەینان بیخۆ ئەگەر نا دەتوای لە سفرە دای بنێ بەڵام بەنسبەت سەوزە کە تەماتە و خیار و جێزەرە تەبەن ئەوە زۆر جار مەسەلە ئەوە هیچ سوودە تەندروستەکانی کە دەبینیم زۆر جار با بڵێن جوانێک دەبێت سەر سفرەکەت ئەیسانیش دائیمەن کە سفرە چەند جوان بوو حەزی زیاتر دەبی جوانکاری سەر سفرەیە چکە بەڕاستی ڕازاندنەوەی سەر سفرە زۆر گرینگە لەوانە تۆ بەسەر ئەگەر تەنها شتێکت لە پێش بی و ناڕێکۆلوان نەیخۆی بۆیە تەبەن سەرچاوی ڤیتامینەکانە سەرچاوی پێکاتە سەرچەکانە کە ئێمە پێویستمان پێەیە جگە لە مادە بە سوودەکان وەکو دەرمان کە تێیدا هەیە باشە کاکتۆر دوایەوەی کە کۆتاییمەوە بەرنامەکە هێنا پێم بڵێ کە ئەمە بەچی دەخۆری بە دروستی هۆی لەگەڵ خەریکی خواردنەکەم زۆر زۆر سواس بۆ تۆم بەیانی لەگەڵمان بووی زۆر زانیاری باشت لابوو من خۆم زۆر سوودم لێبینی و هیوادارم سوودی بۆ بینەرانی شەبێ خۆشحاڵ بوون ئەم بەیانیە لەگەڵمان بووی لەگەڵ بەڕێز دکتۆر بەدر ئێمە کۆتایی بمڕۆی پرۆگرامی بیانی 24 دێنین بە هیوام کە سفرە و خوانی ماڵەکانتان هەردەم ڕازاوە گەشاوە بێ و هەمووتان تەندروستێکی باشتان هەبێ خواردنی بەیانیان وەکو کاک دکتۆر دەڵێ لە بیر مەکەن بە تایبەت خورما گوێز تەحین هیوادارم تەندروست باش بێت